ئێستا کارەبای حکومەتیە ئەوە کارەبای نیشتیمانیات. الله ئەکبەر. خۆشەویستان، لۆ یەکەم جاری لە خستەخانەی میهرەبانی مۆلیدە دەگوژێتەوە. ئێستا کە جەماعەتی کارەبای هاتینە دەست پێ دەکەین، هەنگاو دەنێین کارەبای نیشتیمانی، کارەبای ڕۆناچی، کارەبای بەردەوامی لە خستەخانەی میهرەبانی بەردەوام دەبی. لێرەوە یەکەم جار سوپاسی خوای گەورە دەکەم کە خوای گەورە تەوفیقی داین لە بۆ ئەو سەرکەوتنەوە ئەو خستەخانەمان دروست کرد، و سوپاسی ئەو خێرخوازانە دەکەم کە پارە خێرەکانیان هینا و خستەخانەی میهرەبانیان پێ دروست کرد. سوپاسی خاوەن پشکەکان دەکەم کە سیقەیان کرد و پارەکانیان یەخسە بەردەستمان. پاشانەکەم سوپاسی تایبەتیم هەیە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بە تایبەتی مەحافزی ئەولێرێکە، جەماعەتی کارەبایی، جەماعەتی ئیستیسماری، جەماعەتی وەزارەتی تەندروستی کە هەرچەندە زۆر درەنگ کاتنە سەرخەت، بەڵام کە هاتن بە پیاوە نهاتن. لێرەوە سوپاسی هەموو مهندسەکان دەکەم، هەموو ئەوانەی کە ماندی بووینە لەگەر خستەخانەی میهرەبانی. دەرێم خوای گەورە پاداشتی هەمووتان بداتەوە. ئێستا کاک شاوە فەرموو با دەست پێ بکەین، مۆلیدەکان بگژێنینەوە و کارەبای نیشتیمانی دەست پێ دەکەین. با بسمیلای بکەین، تەوەکەلنا عەڵە الله، خوای گەورە ئاسانی بکە. ئەوە ئێستا کارەبای نیشتیمانی هاتە ناو قاتعی ڕئیسیمان. دوایە کە ئەو جارە فەرموو خەتۆیت کەوتە دەچینە خەتۆکی تکە، هێشتا مۆلیدەکانمان نەبژاندیتەوە. ئێستا کارەبای ڕئیسی پێ دەکرێتن. ئێستا کارەبای حکومەتیە ئەوە کارەبای نیشتیمانیات. الله ئەکبەر. ئێستا ئەوە کارەبا چۆن ناو خستەخانەی. لێرەوە سوپاسی تایبەتیم لە بۆ هەر کەسەکی بە دوعایەکی خێری، بە لایکەکی، بە کۆمنتێکی، بە پارەکی، بەشداری ئەو شەی کردیا سەدەقە جاریبی لە بۆ هەمومان. خوای گەورە لە هەمومان قبوڵ بکاتن، بمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.